ئەوانەی لێرە کۆبوونەتەوە سەرجەمیان پزیشکن و سەرقاڵی فێربوونی پرۆگرامێکن کە لەلایەن پزیشکە ئیتاڵیەکانەوە دەوترێتەوە تا کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی بکرێت بەپێی پرۆژەکە لەمە دووە لە ڕێگای سیستەمێکی پێشکەوتووە چاودێری کەرتی تەندروستی هەرێم دەکرێت و زمانێکی هاوبەشی تەندروستی بۆ پزیشکەکان دادەنرێت کە لە ڕێگایەوە بە شێوازێکی ئەلکترۆنی جۆری نەخۆشەکان دیاری دەکرێت. بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە یەک گرنگترین پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە مانجی یەک ئەم پرۆژەیە جێبەجێ بێت لە مانجی یەکە سایتێدا ئەندرێ کە لەمە دوا پزیشکان کە نەخۆشیەکە نووسن کۆدێکی تایبەتی ئەبێ ئەمە لە 100 وڵات هەیە ئێمەش ئەم پرۆگرامە جێبەجێیەکەین کەواتە بۆ توێژینەوەکان گرنگە بۆ ئامار گرنگە ئاماری نەخۆشیەکان. پرۆژەکە لە 100 وڵاتی جیهاندا کاری پێدەکرێت و گرنگی پرۆژەکە بۆ ڕێخستنی ئاماری نەخۆش و جۆری نەخۆش و ژمارەی پزیشک و کارمەندانی تەندروستیە لەگەڵەوەشدا سوودی لێوەردەگیرێت بۆ چاودێریکردنی نەخۆش و نەخۆشخانەکان لە ناوخۆ و دەرەوەی هەرێم لە هەمان کاتدا بۆ توێژینەوە زانستیەکان پزیشکەکان بەکاری دەهێنن کە لە ڕێگای سیستەمێکی داتابەیسەوە کار دەکات. نوێنەرانی حکوومەتی ئیتاڵیش لە هەرێمی کوردستان دەڵێن بەپارەی باجی هاوڵاتیانی وڵاتەکان پرۆژەکان بۆ کوردستان جێبەجێ دەکەن و مەبەستیان تەنها هاوکاریکردنی کەرتی تەندروستیە لە هەرێمی کوردستان. مێژووی پەیوەندیەکانی کوردستان و وڵاتی ئیتاڵیا مێژوویەکی کۆنی هەیە. ئەم پرۆژەیە بەپارەی باجی هاوڵاتیانی ئیتاڵیا دەکرێت. وڵاتی ئیتاڵیا هاوکاری کوردی زۆر کردووە ئەم جارش دەیەوێت هاوکاری کەرتی تەندروستی بکات چونکە کوردستان پێویستی بەم پرۆگرامە هەیە. ئەم پرۆژەیە بە جۆرێکە لەمە دوا پلەبەندی و ڕیزبەندی بۆ نەخۆش و جۆری نەخۆشیەکان دەکرێت و هەر نەخۆشە و کۆدێکی تایبەتی پێدەدرێت کە بەوتەی بەرپرسانی تەندروستی لە سەرەتای ساڵی داهاتووە لە 2 نەخۆشخانە و 8 بنکەی تەندروستیدا دەست بەکار دەبێت و لە کۆتاییەکانی ساڵی 2017دا بە تەواوەتی لە سەرجەم نەخۆشخانە و بنکە تەندروستیەکاندا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت. بابانە نوێرێن ئاڕتی سلێمانی